ئەو بەرمیلە نەوتەی 3 ساڵە هاوڵاتیان چاوەڕێی دەکەن دوجار پێیگەیشتن. هەر لەگەڵ گزنگدا خەڵکی چەند گەڕەکێکی سلێمانی بە هیوای وەرگرتنی نەوت لە بەردەم بەرمیلەکانیاندا دۆش دامابوون. بەگەیشتنی تانکەری نەوتیش هەر کەسێک ئازا بواە بەرمیلی خۆی تاو دەدا بۆ گەیشتن بەنەوت. قەرەباڵغی دروست بوو وەک ئەوەی ڕووداوێکی گەورە ڕوویدابێت. خۆشبەخت ئەو کەسە بوو بەرمیلە نەوتەکەی وەربگرێت و لە باشترین شوێنی ماڵەوە پارێزگاری لێ بکات. ئەو نەوتە میوانێکە 3 ساڵە هاوڵاتیان چاوەڕێی دەکەن بۆ هەر بەرمیلێکیش نەوت بڕی 53,000 دینار وەردەگیرێت کە 13,000 لە ساڵانی پێشوو زیاترە. هاوڵاتیان ئەو پارەیە بە زۆر دەزانن، لەگەڵ ئەوەشدا دەڵێن لەوە باشترە بە 150,000 لە بازاڕی ڕەشدا بیکڕن. 53,000 زۆر نییە بۆ ئێستا. وەڵڵی زۆرە بۆ ئەمڕۆ بەڵێ ئەبێ 3 بەرمیلە وەرگرتایە بەڵام 2 بەرمیلیان نایبینێتێ. بەرمیلە بەشی چەند هەڵار بەشی 2 مانگ ئەو پارەی. وڵی نرخەکەی چیکەین زیانیان کردو 53,000 چۆن زۆر نییە بەرە وڵات لەم کاتا 53,000 کوێنسیا وەحشە هاتووە لە یا شانازی بیۆگە ئەم نەوتەش هیچ کاتێکی ئەوان نییە شانازی بیەوە نەکەن ئەوان 2 ساڵە بەشی چی مەگە وەڵا هیچ من مەعاش خۆرم خۆم مەعاشەکە من فریاوەگە یا بیان بە حەقی نەوتەکە و ژیانی خۆم بۆچی بەڵام لە چاو بازاڕ باشە بەڵام کە حکومەت بیا زۆر حەقێکی کەمتر بێ وەڵام بەڕێی من 25,000 باە باش بوو بۆ خەڵکی فەقیر خەڵکی پارەی پێ نییە فەقیرە. لەکەیەوە بەرمیلتان هێناوەتە دەرەوە؟ وەڵا تقریبان لەوانەیە ساعتێک ساعت و نیوە کە بێرەوەن بۆم کاتێ 53,000 خەڵکی لەوانەیە 10,000 پێنە بکاک 53,000 زۆر. ئەبێت تەفعیلی بکەین بڵێن کاکە ئەومان بۆ بکەرەوە با ئەم دەکەسە وەریگرێ با 5-6 کەسمان بۆ. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی دەڵێت هەموو ماڵێک نەوتی بەردەکەوێت بەو مەرجەی کارتی زیرەکی هەبێت. دابشکردنی نەوتیش بەپێی مەڵبەندەکانە. ئەگەر هاوڵاتیەک کارتی زیرەکی مەڵبەندی 2 هەبێت ناتوانێت لە مەڵبەندی 1 بەشە نەوتەکەی خۆی وەربگرێت. خەڵکەکە پەلەیەتی ئەمڕۆ یەکەم ڕۆژی دابشکردنەکەیە ئێمە بە کەسمان نەوتووە بەرمیل بێنن لە کواداینێن و لە کوادایمەنێن. هەموو هاوڵاتیەک هەموو ماڵێکی کە ڕەشی ئازادی لە مەڵبەندیەک بێن ئێمە مەسئولی لەوەی بەرمیلە نەوتی بینێ. ئەگەر ئەم ڕۆبەری نەکەوت بەیانی دڵنیابن کەس ناڵین حەقی بفوتێ. بەڵام ئێستا خۆیان ئەمان هەموو بەرمیلەکانیان ناوەتە سەر جادەکە و بۆ بەهۆسە لەو کۆڵانی ئەم ڕۆبەر نەکەوت بانی تەنکەرێکە بۆ نێرین بەس داوایان لەکەین پش و درێژ بن سەبر بگرن دڵنیاتانەکەینەوە یەکمە ئەو تا خۆم هاتوومەتە گەڕەکەکان لەگەڵیانە یەک ماڵ ناڵین بە بێ نەوت بڕۆین لێرە هەتا ئەوە تەواو نەکەی ناچینە شوێنێکی تر. هاتنی سەرماتەنگی بە خەڵک هەڵچنیوە بەهۆی قەیرانی داراییشەوە ناتوانن لە بازاردا نەوت بکڕن. ئەو بڕە نەوتەشی ئێستا پێیان دەدرێت ڕۆژانە لە ڕێگەی حکومەتی عێراقەوە دەنێدرێت. ئەمە لە کاتێکدا حکومەتی هەرێم هیچ نەوتێک بۆ هاوڵاتیەکانی دابین ناکات. ئێستا دابشکردنی نەوت لە سلێمانی دەستی پێ کردووە بەڵام دیار نییە پرۆسەکە چەندی پێدەچێت تا بە پایان دەگات. 3 ساڵە هاوڵاتیان چاوەڕوانی وەرگرتنی 1 بەرمیل نەوتەکەن. ئەمڕۆ بەرمیلە نەوتەکان وەرگرت بەڵام دیار نییە بۆ وەرگرتنەوەی بەرمیلە نەوتێکی تر ئەبێت چەندێکی تر چاوەڕێ بکەنەوە. ڕێمی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.